داری بەڕێز عەباس شەتریمان کردو بەڕێزیان شارەزای بواری وزن ڕاستەوخۆ لە بەختاوە لەگەڵمان ئوستا سڵاوت لەبێتم کاتت باش ئەمێ بزانم ئایا نرخی نەوت گەیشتە $126 ئایا ئەمە تەنها پەرچەکردارێکی کاتیە بۆ هەواڵە سەربازیەکانی ئەمریکا و ئێران یان بازار چۆتە ناو قۆناغێکی نوێی بەرزبوونەوەی نرخەکان بۆ درێژخایەن؟ نعم أعتقد الموضوع بابەتەکە ڕۆژی دیکەی وەرگرتووە لەو دۆخ ئابووری کە تێککەوتووە کە ڕەنگە نرخی نەوت بگاتە $150 ئێستا دەبین کاژمێن پێش ئێستا بەو نرخە گەیشتووە ئاماژە بۆ کرد ئەمە دەزانین کە لان ئێرانی ئاماژیان بۆ داوە کە گەرۆکە بەو شێوێ دەبینێتەوە بەڵام بە پێویست دەزانرێت بکرێتەوە دەزانین کە گەر جەنگەکەش وەستا بێت ئێستا شێوازێکی دیکەی ڕوبەڕوو بوونەوە هەیە کە ئەوی بە شێوازی استراتیژی و سزا و گەمارۆیە ئەمە شوای کردووە بە شێوازی پێشبینی نەکراو نرخەکان زیاتر لە 7 میلیۆن بەرمیل ڕۆژانە کەم بکەن ئەمەش کاریگەری زۆری هەبێت تەنانەت زیانی لەسەر ئەمریکا و رووسیاشە بووە کێشەیەک لە دەرەنجام دروست دەبێت ڕاست دەبێت کە ئێستا ئەمە ڕاستەمە لە وەرزمان گۆڕیوە تێپەڕبووین بەڵام کێشەی بنزین و کێشەی سوتەمەنی بەردەوامە دەزانین کە بازاڕی ئەوروپی و ڕۆژئاوایی دەبینین گالۆنە بنزینەکان دوو ئەوەندە بەرز بۆتەوە لە هەندێک شوێن بەراورد بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەواتە قەیرانەکە لە دەرەوەی ناوچەکە زۆر زیاترە لە بەرزبوونەوەشدایە ئەو جەنگە ئابووریە زۆر بە خراپی لەسەر ئابووری نێودەوڵەتی و ناوچەکەشدا شکاوەتەوە چارەسەری ڕیشەشی بۆ ڕچێشکردنی ئەو کێشەیە ئەوەیە کە پێویستە ئەو بزات سەربازیانە کۆتاییان بێت و دەست بۆ بژاردەی دیپلۆماسی ببرێت بەلانی کەم بتوانرێت ئەو جۆرە دەرهاویشتە ئابووریە مەترسیدارانە کەم بکرێنەوە. باشە بەڕێز عەباس باسی واکرێت کە بەشێک لە شرۆڤەکاران ئەڵێن ئەگەر باسی $150 بۆ نرخی نەوت لە چه بارودۆخێکە ئەم پێشبینیە بێتە واقع ئایا جیهان بەرگەی نەوتی سەروی $140 ئەگرێت؟ وفق الظرف الحالي والموارد العالمية پێمان وان نییە لە بەرچاوی دۆخی ئێستا جیهان بەرگە بگرێت ڕەنگە 2 هەفتە تا مانجێک ئەو پەڕی خۆی بگرێت و قەیرانی خۆراک دووچاری جیهان دەبێتەوە ئەمە شوا دەکات بڕوون کەم بنەوە ئەناردەکردن و پیشەسازیە پێوەستەکان بە نەوت و پێکهاتەکانی نەوت هەمویان کەم دەبنەوە هەمان کات کاریگەری سەر پیشەسازی خۆراک دروست دەکات وێڕایەوەی کاریگەری لەسەر وێزگەکان دەبێت وێزگەکانی پاکردنەوەی ئاو وێزگەکانی تەواوی پێویستەکانی دیکە تا بە پێکهاتە و ئامێرەکارەبەکان دەگات کاتە هەموو نرخەکان پێکەوەلکاو نرخی ئامرازەکان هەمووشت و ڕاستەوخۆش ئەمە وا دەکات فشاری زیاتر لەسەر ترەمپ دروست بێت بۆ ئەوەی لەوە بگاتە ئەو باوەڕێی کە چارەسەر و بژاردەی سەربازی کۆتایی بە قەیرانەکە ناهێنێت وەگەر بەو شێوێش بەردەوام بێت ڕەنگە نرخەکە بۆ $200 بڕوات ئەمە نەتەنیا لەسەر وڵاتانی زلهێز و دەوڵەمەند کاریگەری باشە کشانەوەی ئیمارات لە ڕێکخراوی ئۆپێک و لە هاوپەیمانەتی ئۆپێک پڵاس چ کاریگەریەکە کاتە سەر بازاڕی وزە بە تایبەتی نرخی نەوت پێت وایە لە داهاتوە نرخەکەی بەرزەکاتەوە یاخود کاریگەریە بێ لەسەر هاوسەنگی هێشتنەوەی بازار چونکە ئەو پێی وایە کا بێ بەرهەمهێنان زیاتر کاکەواتە لەم کاتەیە بەرهەمی زیاترە خاتە بازارەوە ئەمە چ کاریگەریەک دروست دەکات؟ في الوقت الحالي ئێستا لە ماوەی دوومانجی داهاتوو کاریگەریی وەها مەزنی نابێت چونکە لە ڕووی بنچینەییەوە نەوت هەروەستاوە
هەناردە نەکراوە بەڵام کە ئیمارات دەکشێتەوە کاریگەریەکانی بە 2 تا 3 میلیۆن بەرمیل کەم دەکات ڕۆژانە ئەمە کاریگەری زۆری دەبێت ئیمارات نیازی هەیە کە 5 میلیۆن بەرمیل هەناردە بکات لە داهاتوو کاتەمەش کاریگەری لەسەر بازار دەبێت بەڵام ئەگەر ئەو گەمارە و دۆخە بەردەوام بێت کاریگەریشی وها نابێت تاوەکو بازار دەدۆزنەوە لە قۆناغێکی دیکەوە و تاخواز دروست دەبێت و بە بازارکردنەکە ڕۆژی دیکە وەردەگرێت بۆیە هەوڵ دەبن بە ئاماژەیەکی ئەمریکی کە دەکرێت ئەو کار ئەنجام درابێت بۆ ئەوی بتوانرێت چەبڕچەی سعودیاش بکات چەبڕچەی عێراق و ئێران بکات یاخود دەکرێت سیاسەتێکی تایبەتی میرشی نێگرتووە عەرەبیەکان بێت یان بە ئاقاری ئیسرائیل دابڕوات یاخود دەکرێت هەرتەنیا بۆ بێزکردنی ژێرخانی دراوی و هەروەها دەهاتی وڵاتەکەش بێت بۆ زیاتر بتوانێت پێشکەش بکات بە کۆمەڵگەی خۆی یاخود ڕێکەوتنی ژێبێت لەگەڵ کۆمپانیا ئەمریکی و ئەوروپیەکان بەڵام دراویشتەکان و ئاماژە بۆ کرد بەردەوام دەبن و بە دەردەکەون ئەگەر بێت و نرخەکان بەرز بنەوە دۆخەکەش بەو شێوەیە ئێستا بەردەوام بێت تا ماوەیەکی دیاریکرا و کاریگەریەکان سنووردار دەبن چونکە نەوت هەناردە ناکرێت و ئەو تەنگە و گەروەش نەکراوەتەوە بۆ شێوازە کەواتە بەڵام ئەگەر بە شێوازی کراوە بێت و 5 میلیۆن بەرمیل هەناردە بکات ئەو کات بە شێوەیەکی دیکە شکانەوە و کاریگەری لەسەر بازاڕەکان دەبێت لەسەر بازاڕەکانی جیهان بە تەواوی ئەو کاریگەرانە بەدەر دەکەون بەڵام هورمز ئەو چارە نووسێک لای دەکاتەوە هیچ سوودێک لە نەوتی ئیماراتا و پێشاتە ڕوونەدات بەدینایەت. بەڵێ بەڕێز عەباس شاتری شارەزای بازاری وزە لە بەغداوە لەگەڵمان بووی زۆر سوپاس بۆیەوە.